خاڵی چوارەمینیان بۆی بەختەوەر بین ذکری خوا بکەین بەردەوام. کابرای هاوڵای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دینی ئیسلام زۆر فراوانە، زۆر بەربڵاوە، شتی زۆر تایە. شتێکم پێ بڵێ با دەستی پێوە بگرم، فەرمووی لا یەزال لیسانەکە رطب من ذکر الله، فەرمی با زمان بەردەوام تڕ بێ بە یادی خوا. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی بەیانی لە مزگەوت بوو، چێشتەنگاو هاتەوە، تەماشاکە جوێریەی خێزانی لەسەر بەرماڵەکە هێشتا هەڵنەساوە. فەرمی کە من چووم بۆ نوێژی بەیانی و ئەوەی چێشتەنگاوە تێمە تۆ هەر لەوێ ذکرەکەی، فەرمی بەڵێ. فەرمی دە من چەند کەلیمەیەکم سێ جار دووبارە کردوێتەوە بەقەدەر تۆ خێرم بۆ نووسراوە. چییە ذکرەکان؟ تەنها لە ذکری بەیانیانە خوێنرێت سبحان الله عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته. أما بيانيان أم چوار كلمة سي جار بيلي وقوايا ساعاتك وددقة تذكري خواه كردوين. إيوه أو نبي هذا صلاة روجي هزار جار شاكب كان كيبو يكري بيغمر صفر ميسا جاولين سبحان الله. دجا قل الله واحد بخينا مالك اللي باشتا ودوستكي. سي جا قل الله واحد بخينا ختميكي قرآن بردوان بس برقايا كاري لسياريك يشي وسليماني دوسي ساعات هر خوتي صلوات بدا استغفر الله بك لبخاري مسلمات وبيغمر صلى الله عليه وسلم روجي وابو حفتاجر صجر استغفر الله كردو ذكري وامان هي بيخوين لميداني جنگ الراو كردوية كتاواني قوري خواهي قوري خوشني استغفر الله الذي لا حي القيوم او ذكريه بويا لبرو اقدار بين بردوام ذكري خواه لسر زمان مان بيت وشوان اگر بمانوێت هەمزوو خەبەرمان بێتەوە بۆ نوێژ هەم لاشەمان هەستی پێ بکەین. من خۆم تەجروبەیەکم لە ژیانی خۆمە. هەموو شەوێک ئیتفۆنەکەمە گوێچکەم سورەتی بەقەرە، نەک لەبەر سحر و لەبەر فڵان و فڵان، هەر بۆ مرتاحی خۆم، هەر شەی بە سەوتێکش. بە زۆرترینیش گوێ لە عەبدولۆدود حەنیفە گرم. بەخوا سوپاس بەخوا شەی وایە دووجا گوێی لێگرم. بەیانی هەڵەسی ئەم بەختەوەری مرتاحی لاشە و سووکە.